دوایین شەپۆلی بارانبارین جۆرێک لە جۆرەکان هاوسەنگی لەگەڵ ساڵی پارە گۆڕیوە بە جۆرێک کە ئێستا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە گرمێنیشەوە یا گەیشتۆتە ئاستی پارباران یا زۆرێک لە ناوچەکان لە ساڵی پار زۆر زیاتر باریوە. خۆی لە ڕاستیە ئێمە ساڵی پار و ساڵەکانی پێشووتریش ساڵی وشکە ساڵی بوون، بەڵام ئەم ساڵ دیارە ساڵێکی سەرڕاوە بەشێک لە سەرچاوەکانی ئاو لە سەرچاوەکانەوە بژاونەتەوە، ئەوەش کاریگەری هەبووە بۆ سەرجارکردنی داهاتی ئاو لە سەرچاوی بەنداوەکان و ئەو پۆند و بەنداوە بچووکانی کە لە هەرێمی کوردستان هەن. لە بەنداوە گەورەکان داهاتی ئەمساڵ لە سەدات نزیکەی لە 1970 بووە و لە بەنداوە بچووکەکانیش دیارە زۆرێک لە بەنداوە بچووکەکان سەرڕێژبوون یا ئاستی ئاوەکەیان بە جۆرێکی باش بەرز بووەتەوە. لە دووکان هێشتا ئێمە تجاوزی ساڵی پارمان نەکردووە، هێشتا ئاستی ئاو لە ساڵی پار ئەمڕۆ نزمترە، بەڵام داهاتی ئاو ئەم ساڵ زیاتر بووە بەهۆی ئەوەی ساڵی پار زۆر دابەزی بوو بەنداوی دووکان، بۆیە وا وردە وردە قەرەبووی ئەو دابەزینە ئەکرێتەوە. لە بەنداوی دەربەنی خان ئاستی ئاو لە ساڵی پار زۆر باشترە، نزیکەی 600 ملیۆن مەتر پێجا ئاستی خەزمی ئاو لە بەنداوەکە لە ساڵی پار زیاترە، لە دووکان نزیکەی 100 ملیۆنێک لە ساڵی پار کەمترە، لە دهۆک ئاستی ئاو لە ساڵی پار زیاترە، لە بەنداوە بچووکەکانی توخوتم ئاستی ئاو لە ڕادەیەکی باشدایە. قورسایی کۆکردنەوەی ئاوی ئێمە لە بەنداوە گەورەکانە، چونکە بەنداوە گەورەکانی ئێمە بەتایبەت دووکان و دەربەنی خان نزیکەی 10 ملیار مەتر پێجا توانای گردانەوەی ئاوی هەیە، ئەوە خەزینێکی گەورەی استراتیژیە نەک بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ عێراقیش. لە سەفاسی خەزینی استراتیژی هەموو ئاوی عێراق کۆنتڕۆڵەکەی لە هەرێمی کوردستانە. ئەو بەنداوانە تا ئێستا نزیکەی لە 35 تا لە 40 ئاویان هەیە، لە 6 بۆشایی خەزنیان هەیە و پێویستیان بەوەیە داهاتێکی زیاتر بێتە ناو ئەو بەنداوانەوە بۆ ئەوی بتوانین ناوێکی زیاتر تۆقینەوە. بە تایبەتی هەردوو سەرچاوی بەنداوەکە لە دیوی ئێرانەوە بەنداوی سییان لەسەر دروست کراوە.